سڵاو کێشەی نێوان ئیخوان و سەلەفیەکان کێشەیەکی عەقیدەیی فکریە یاخود کێشەیەکی سیاسیە؟ ئایا هاوکێشە نێودەوڵەتیەکان و ئیقلیمیەکان لەم کێشەیەدا دەوریان چییە؟ بینەرمان بن. مێژووی ئیخوان و سەلەفیەت مێژوویەکی پڕ لە هەوراز و نشێوە هەر لە ئاوێتەبوونەوە تا دەگاتە دوژمنایەتێکی سەرسەختانە. لە بەرایدا کاتێک ئیخوان موسلیمین سەر هەڵدەدات تا ئاستێکی زۆر لەژێر کاریگەری سەلەفیزمی وەهابیدا دەبێت و دۆستایەتێکی نزیکیشیان لەگەڵ ئالی سەعوددا دەبێت کە دامەزرێنەری شانشینی سعودیە و برەو پێدەری وەهابیەتە لە جیهاندا. ئیمان بەنای دامەزرێنەری ئیخوان هەر لە سەرتاوە هەوڵی نزیک بوونەوە دەدات لە بنەماڵەی سعودی و تەنانەت شای سعودی ڕێگەی دەدات ساڵانە بێت لە حەج خوتبە بدات و کۆبوونەوە و دیدار لەگەڵ خەڵکی وڵاتانی تردا ئەنجام بدات. حەسەن بەنا لەژێر کاریگەری سەلەفیەتی وەهابیدا ئیعلانی ئەوە دەکات کە بانگەوازەکەی ئەویش ڕێبازی سەلەفیە. دواتر سعودیە لە سەردەمی جەمال عەبدولناسر زۆر بەتوندی پشتیوانی لە ئیخوان موسلیمین دەکات بۆ ئەوەی دژ بە خولیای نەتەوەیی و پاوانخوازی عەبدولناسر بەکاریان بێنێت. لەم بوارەدا هەزاران کەس لە ئیخوان پەنا دەبەنە بەر سعودیە و لەوێ دەوڵەمەند دەبن و دەخوێن و فکری ئیخوانیش بڵاو دەکەنەوە. تەنانەت سعودیەکان چەک و تەقەمەنی دەنێرن بۆ تەنزیمی ئیخوان بۆ ئەوەی لە میسر دژی عەبدولناسر بەکاری بێنن. بەڵام دواتر لەبەر چەندین هۆکاری ئایدۆلۆژی و سیاسی و بەهۆی ململانێ لەسەر ناوچەی نفوز ئەم دۆستایەتیە بینی تێدەکەوێت و بە تێپەڕبوونی کات دەبێتە دژایەتێکی سەرسەخت کە لە ئێستادا هیچ بوارێک نەماوە بۆ نزیک بوونەوەیان. پەیام و مەبەستی شەریعەت لە هزری سەلەفیەتدا چۆن پێناسە دەکرێت؟ لە کاتێکدا بەشی هەرە زۆری کۆمەلگاکانی ناوچەکە موسڵمانن بۆچی سەلەفیەکان لە سەرەتادا هەوڵیان داوە لە ڕێگەی بەکارهێنانی توند و تیژیە و فکرەکەیان بسەپێنن؟ سەلەفیەتی وەهابی و داعش لە ڕووی مەزهەبیەوە چی بەیەکیان دەبەستێتەوە بە تایبەتی لە پرسی جیهادکردن لە دژی حاکم و چەسپاندنی خەلافەتدا؟ سەلەفیەت و ئیخوان لەم ڕۆیە بوونەتە دوو قوتبی بەرامبەر بەیەک دەتوانین بڵێن لە زۆر شتا جیاوازن دژن لە ڕووی سیاسی و تەنانەت خەریکاکاتە مەسەلەی عەقیدی و بێتە مەزهەبێکی تازە. من ئەمێ لێوە دەست پێ بکەم سەلەفیەت خۆی لەخوا چۆن سەر هەڵەیە و دوای ئەگاتە ئەم حاڵەتەی کە ئێستا ئەبێتە مەزهەبی دەوڵەتێک. بیری سەلەفیەت هەڵگرانی بیری سەلەفیەت سەرچاوە و ڕەگ و ڕیشاڵی سەرهەڵدانی ئەو بیرە ئەجێڕنەوە بۆ لاوازبوونی عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی لە نێو کۆمەڵگاکانی موسڵمان دوای کۆتایی هاتنی عەهدی زێڕین بۆ پارێزگاریکردن لە عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی و لە هەمان کات بۆ گەشە پێدانی فەرهەنگ و پابەندبوون بە نصوصی قورئان و سونەتەوە سەری هەڵداوە. بۆیە بە بیرروڕای هەڵگران و پەیامدارانی بیری سەلەفیەت ئەمە پارێزگاریکردنە لە عەقیدەی سەلەفی ساڵح و لە عەقیدەی پێغەمبەران و پیاوچاکان. باشە مامۆستا سەلەفیەت با بڵێن لە سەردەمی محەممەدی کوڕی عەبدولوەهابەوە بە شێوەیەکی وەک مێژوو وەک سەرەتایەک بۆ ئەو مێژووە سەر هەڵدەدا بە گەڕانەوە وەک بەڕێز دەفەرمی بۆ کتاب و سونە ئەمە خۆیان واڵن. بەڵام سەیرەکەین کە مێژووی ئەم با بڵێن وەهابیەتە خوێنەوە مێژوویەکە لە خوێن و لە توندوتی و تیژی و لە کوشتنەوە بەڕێن مێژوویەکە مەقڕونە بە دەسەڵاتێکی سیاسی پشتا و پشت با بڵێن. پێت وایە ئەمە منهەجی سەلەفی ساڵحە بەو شێوەیە هەم کوشتن و بڕینەکە هەم منهەجی پشتا و پشت و سیاست؟ خۆی هەر فکر و ئایدیایەک یاخود مەزهەبێک دژی بۆ دروستە بێت. سەیرەکەی دژی بیر و باوەڕی سەلەفیەتیش هەڵساون لە زۆر جار با بڵێن ڕەوتی سەرهەڵدانی بیری سەلەفیەتیان یا با بڵێن مێژوەکەیان لەوانەیە گۆڕی بێت یاخود دەستکاریان کردێ یا شتی زیاد و کەمیان خست بێتە سەر. ئەجینا لە حەقیقەتدا ئەوەیە کە من ئاماژەم پێدا تەنها بۆ ئەوەیە. بەڵام هەندێکی تر دێن بیری سەلەفیەت سەرهەڵدانەکەی دەژێڕنەوە بۆ ڕێکەوتنێکی بنەماڵەی سعودی
بەزەوە قسەی خۆیانە مامۆستای دژمنەکانیان نییە. بە بڕوای من ئەم سەرچاوانەی ئاماژە بەوە دەکەن لەش ئەو سەرچاوانە لە شوێنی خۆیدانیە و باوەڕپێکراویش نییە. عینوان المەجد بەڵێ کە کتێبێکە کابرا سەلەفیەک کە خۆی نووسێتی بە فەخرەوە باسی ئەو کوشتن و بڕین و ئەو شتانە خۆی سەلەفیەت چەند مەدرسەیەکە چەند قوتابخانەیەک. جارە باسی سەرەتایی ئەەکەم لە محەممەدی کوڕی عەبدولوهاب ئەو کە دەڕێت. جا من دەمەوێت ئاماژە بۆ بکەم خۆی بیری سەلەفیەت چەند مەدرسەیەکە لە چەند قوتابخانەیەک پێکاتوە. یەک لەوانە قوتابخانەی با بڵێین سەلەفی جیهادی و سەلەفی زانستی و سەلەفی عەقیدەی ئەمە لە دوای باوەڕی لە دوای یاوای بەڵێ ئەجینا من ئەوەی ببینم من ناتوانم بڵێم بیری سەلەفیەت بریتە لە خوێن ڕشتن بریتە لە خەڵک کوشتن بریتە لە قەتڵ و عامکردن. من مەبەستم ئەو مێژوەیە. بەڵێ هەل حتەنانەت ئەو مێژوەشیان لە ڕابردووشدا بەڵام بتەوێیانەتەوێ هەر حرەکەیەکی چەکدار ئیسلامی بێ سەلەفی بێ ئەلمانی بێ هەر جۆرە مارکسیزمی بێ هەر جۆرە فکر و بیر و باوەڕێکیە بێ مادام بوو بە حرەکەیەکی چەکدار بە دڵنیاییەوە چاک و خراپی تێکەوێت ڕشتنی تێکەوێت. حرەکەتێکی ئیسلاحی بۆ ئیسلاحی کۆمەڵگەیەکی موسڵمان نشین 300 ساڵ لەوە پێشی جزیرەی عەرەب پێویستی بە حرەکەی چەکداری و کوشتن و بڕین چی بووە یانی؟ ئەزانی هەندێک جار لە وڵاتانی موسڵمان نشین دەسەڵات و سوڵتە حرەکاتی فکری حرەکاتی فکریان ناچار کردووە کە پەنا ببن بۆ چەک دەسەڵاتیش نەبووە ینی بۆ بەڵێ مثلا لە جزیرە لەو کاتە دەسەڵاتێکی سیاسی مرکزی نەبووە بڵێ ئەم دژی ئەم دەسەڵاتە بووە پێتوانێت بۆ فەرزکردنی مەزهەبێکە سوڵتەیەک یا من قەناعەتم وایە ئەو حرەکاتە ئیسلامیانە بە هەموو بەشەکانی وهابی سەدەمی محەممەدی کوڕی عەبدولوهاب خۆیەکەم بزداتیانی لەو کاڵێ مەبەستم ئەو فترەیە. آخر مامۆستا سۆران محەممەدی کوڕی عەبدولوهاب بۆچی خوێنی ڕشتووە مەسەلەن لەکوێ خوێنی ڕشتووە؟ ئەوەی لە مێژووە خۆی لە کتێبەکانە مثلا عنوان المەجد في أخبار بلاد الحجاز والنجد مثلا کە کابرا خۆی سەلەفیە نووسێتی ئەوەی لە دوایە لە باسی ئیخوان المجاهدین باسەکرێ کە چەند چیان کردو. تاریخم وایە حرەکاتی ئیسلامی سوودیان لە بیر و باوەڕی محەممەدی کوڕی عەبدولوهاب وەرگرتووە. محەممەدی کوڕی عەبدولوهاب یەکێک بووە لەو مجدد و با بڵێین گرنگی و بایەخدان بە بیر و باوەڕی ئیسلامی. ئەگەر تۆ بگەڕێەوە بۆ کتابەکەی ئوسول الثەلاثە من پێم وایە ئوسول الثەلاثە بوویتە سەرچاوەیەکی بەهێز بۆ گەنج و حرەکات و تەیاراتی ئیسلامی لە هەموو عالەمی ئیسلامی لە بواری بیر و باوەڕەوە ئەمە باشی کردووە ینی حرەکاتی ئیسلامی باشیان کردو سوودیان لەو عەقڵیەتە یان لەو مەنهەجە وەرگرتووە خۆی هەرمانێت لە قاعیدە و لە داعش و لەمانەوە هەمووی لێەوە سەرچاوان وەرگرتووە. قەناعەتم وانە کە نەداعش و قاعیدە سوودیان وەرگرتووە لە هەموو زانایەک لەوانەیە لە ئیمامی غەزالیش سوودیان وەرگرتووە لەوانەیە لە شێخ عەبدولقادری گەیلانیش لە هەندێک بواری دەرونی فکری سوودیان وەرگرت بێت لە محەممەدی کوڕی عەبدولوهابیش وەریان گرتووە لە سەید قوتب و لە حەسەن بەناش سوودیان وەرگرتووە. تۆ کە حرەکەیەکی سیاسی بووی حرەکەی سیاسی دائیمە دەیەوێت منهجێکی متەکامیل لە ڕووی فکری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی بۆ حرەکەتەکەی خۆی فراهم بێنێ. محەممەدی کوڕی عەبدولوهابیش قەناعەتم وایە کە ئەگەر حرەکاتی جیهادی سەلەفی سوودیان لێ وەربگرێت بۆ مەسائلە عەقیدەیەکان بەڵام زانایەکی بەرجەستە بووە لە مێژووی ئیسلامی کەسیش بێکەم و کورتی و هەڵە نەبووە. پێتوانێ محەممەدی کوڕی عەبدولوهاب لەگەڵ ئال سعودا لە ساڵی 1950 ئەوانەوە بە چەک و بە خوێن ڕشتن منهەجی سەلەفیان لە جزیرەی عەرەبیا بڵاو کردێتەوە. ئەمە من شارەزایی خۆم لەسەر فکری سەلەفیات و لەسەر مێژووی سەرهەڵدانی بیری سەلەفیات و محەممەدی کوڕی عەبدولوهاب. ڕاستە محەممەدی کوڕی عەبدولوهاب ئاوەڵزاوایی هەبووە لەگەڵ عائیلەی سعودیە خزمایەتیەکیان هەبووە بەڵام زانایەکی بەرجەستە بووە بەدەست من نییە بەڵام لە بواری خوێن ڕشتن و خەڵک کوشتن و قەتڵ و عامکردن و ئەمانە قەناعەتم وایە ئەگەر شتێکیش بوو بێت بەڵام زیادەی خراوەتە سەر
جیاوازی سەرەکی نێوان سەلەفیەت و ئیخوان موسلیمین لە چیدایە؟ بە تایبەتی سەبارەت بە پرسەکانی دڵسۆزی وەلا بۆ حاکم و جیهاد و بەکارهێنانی هێزی چەکداری بە تایبەتی لە نێوان دامەزرێنە سەرچیەکانیان واتە محەممەد عەبدولوەهاب و ئیمان بەنادا. ئایا سەرچاوی تێگەیشتیان بۆ ئاین جیاوازە یان واقعی سیاسی هەردووکیان؟ ئیخوان و سەلەفیەت لەمڕۆ لە سراعەکەن. پێت وایە ئیخوان و سەلەفیەت لەکوێ جیاوازیان هەیە و لەکوێ لەیەگەچن؟ بۆچی لەم سیراعەشان؟ بڵێ طبعاً پێش هەموو شتێک ئەبێ ینی بڵێن بیرمان لەوە بێ کە ینی هەم مەدرسەی ئەخوان هەم مەدرسەی سەلەفیەت دوو تێگەشتنن لە ئیسلام. ینی خەڵکانێک هاتوون بە حکمی تعامل لەگەڵ دەقەکان و بەپێی بارودۆخی خۆیان بڵێن وردە وردە ئەم مەدرسانە شکلیان گرتووە. ئێستاش لە زۆر بڵێن لایەنی جیاوازیان هەیە، زۆریش مەسەرەن احتیمالە نزیک بن لە یەکیش. ئێمە لە بیرمان نەچێت تاریخیەن هەر ینی سەلەفیەت زۆر تەسیری هەبووە، ینی بە ڕێگای مثلەن ڕەشید ڕضا کە تقریبا ئەتوانین بڵێن مامۆستایەکی ئیمان بەنا بوو، حەسەن بەنا، زۆر تەسیری لە هەردوو لا بڵێن یان بڵێن لە هەردوو لا ئەوەی بووە کە توانیوێتی مەسەرەن نزیکێکی زۆر بخاتە. پێت وایە ئیخوان کە لەژێر کاریگەری سەلەفیەتە بڵێن ئایدۆلۆژیای خۆی داڕشتووە؟ مەسەلا ناتوان بڵێن ژێر کاریگەری، بەس بەعتیبار مثلەن وهابیەت داوایەکە گەڕانەوەی بوو سەلەفی صالح. طبعاً ئیخوانی شەر داوایەکی لەو بابەتەی هەیە، ینی ئەو شەر ئەگەڕێتەوە بوو مثلەن دەقەکان و تێگەشتنی سەحابە و تەجروبەی پێغەمبەر عەلەیهی سەلام و ڕاشدین و ئەمانە، ینی مختلف نییە لەگە بۆیە مەسەلەن لێرە زۆر نزیکی یەکترە. بەڵام سەلەفیەت تەداخلی سیاست ناکە، ئەوەی جیاوازیی گەورەیە. ئەو سەلەفیەکانی سعودیە داوای خلافەت ناکەن مەسەلەن. لەوێ طبعاً جیاوازیەک هەیە، بەس ناتوانین بە مطلقین بڵێن سەلەفیەت تەداخلی سیاست ناکە، باعتیبار خۆی ئەسڵەن ینی ئەم وهابیەت کە بڵێن سەلەفیەتی نوێ نوسخەی نوێ معاصر ئەسڵەن بە سیاست مەسەلەن هاتووتە سەر حکم و دەسەڵات و فلان و ئێستاش تا ئێستاش ینی ئەو نوسخە نوێیەکانیش مەسەلەن مەدخەلی و سەلەفیەی جیهادی و ئەمە ینی بە شێوەک لە شێوەکان لەوەی کە ئەیانەوێ بڵێن قەدەغەی سیاست بکەن، تەدەخل لە سیاسەتەکە. پێتوانێت سەلەفیەتی جیهادی هەر تەزاوجێکە لە بینی سەلەفیەت و ئیخوانە؟ ینی باس لەوە هەیە کە ئەو سەلەفیەتی جیهادی استیفادەی کردووە لە ئەفکاری سەید و طبعاً غەیری. حەزە بنباڵی ئەوانیشەوە دەرچوون نەکرد مەسەلەن تەکفیر و هیجرە و بەس ئەخوان خۆیان منهجێکی دیارە، ینی دوورە لە توتیژی و فلان و ئیمە بڕوان پێ نییە. بەڵام لە سەرەتاوە تەنزیم خاص و ئەوانیان هەر هەبووە چۆنیان. ئەوە دیارە مەسەلەن وەکوڵین قۆناغێکی تایبەت بوو، وەکو خۆیان باسەکەن علاقەی بە ئینگلیز و مەسلەی فەڵەستین و طبعاً ئیخوان بە شێوەیەک لە شێوەکان تێوەگلاون لە مەسلەی تند و تیژی. بعضی نصوصی ئەوەلیش هەیە ئیمان بەنا ئیشارەتەکە بە استخدامی قووە لە کاتی زەرورەت و فلان، يعني استفادة لو كراوة حتما مثلا لو بعض فرق أما يعني إخوان وكو مدرسيكي فكري وممارسيكي سياسي تايستا يعني بعملي نشو نتناو مسألة عنف وتبراي لي يعني بيتوا إخوان لشوا لقل سلفيتي بلين مدخلية سلفيتي علمية جوازية لا طبعا سلفيتي مدخلي ديارة مثلا زور تركيز لسلوى كان كأبي يعني حاكم طاعتي مطلق هبي ولي أمر يعني ببشك لعقيدة أزانا هر درتشونك لحاكم هر حتى نصحيش يعني نابي علني بي يعني بيني خوتو حاكم بي يعني لو الديارة مثلا إخوان بالتواوتي بيشواني أوا بس بيتواني أو منهج أهل السنة أو السلفي كان باسي كان هر دوكي تواني بلا منهجي يعني أوش هبو إمام أزانين مثلا للسلفي أول إمام حسين هبوه مثلا ابن الزبير هبوه يعني الزور لبياوة قوركان مثلا صحابة بجدارين أهل السنة لدوا جارة
لەسەر ئەوە گیرساونەتەوە کە خروج لەسەر ئیمام و ڕەخنە لە خەل لە سەرۆکی دەسەڵات حرامە لا بەو مطلقەیە نییە یعنی ئەوان ئەڵێن خروج لە حاکم بەس ئەڵێن ئەگەر یعنی زەرەرەکەی بڵێن زیاتر بێ لە قازانج ئەوە حرامە باشە تەهلوکەیە مامۆستا لە دیوێکی ترە لەم بابەتەیە سەلەفیەکان ئیمانیان هەر بە جیهاد نییە و بەو معنایی کە لە ناو کۆمەڵگەی مسلمان نشینە چەک هەڵگری دژی دەسەڵات بەڵام پێتوانێ ئیخوان کە ئەڵێ ئەلجیهاد و سەبیلونا هەر ئەو کارەشیان کردبێ یاخود سەلەفیەکان ئیمانیان وایە ئەبێ ئیمام ئیعلانی جیهاد بکە بەڵام ئیخوان ئیمانیان وان نییە کە ئەبێ ئیمام یان سەرۆکی وڵات إخوانيش تقريبا وقوتمان يعني دورن لو يعني بو إطلاقه رنجة بعض أفكار ينتيابي ما بس ممارسة كنية يعني بقشتي بون منا إخوان كاتي أشنا حربي فلسطين هو خو برس بكزناك إخوان بدور لجيش المصري آخر أو الجهاد الدجي كافر يعني فرق باشا بس بهربها إذن إمام بيلو كاتشا لا أهل السنة ولا سلفية كان ما بس خوي بقولن تمو مجابيك هي لو نقطة بس إخواني شهر لقال أون ك يعني جهاد يعني بلين لناو وڵاتانی إسلامي بمنطلق جهاد ولا نسناوي جهاد ناكري تواني تقويم حاكم بكي تواني نصحي حاكم بكي تواني ديجي حاكم حتى درشي بس بناوي جهاد نية وإنما بناوي إصلاحها مثلا بناوي تواني بلي تغييرها بناوي أمشتانه بس بناوي جهاد ناكري باشا ما موسى لإستايا أقراص بيبلين جورك لبلوك قراي لسنقر قراي لنيوان سەلەفێت و ئیخوانە وردە قوڵە بێتەوە کەندەڵانەکە فراوانە بێت بۆ نمونە لە ئێستاە سەلەفیەکان مەسەرەن لە میسرا پشتی سیسیەگرن لە کاتێک ئازانین سیسی ئینقلابی کرد بەسەر ئیخوانە لە لیبیا پشتی حەفتەرەگرن لە کاتێک ئازانین حەفتەر دژی ئیخوانە لەوێ مەسەرەن ئیخوان لەگەڵ قەتەر و تورکیا ڕێکن دژ بە سعودیە بۆ نمونە لەم هەموو شەڕاکە سعودیە لەگەڵ حوسیەکان نایکە یەک بەیاننامەی ئیخوان یا ئیتحاد عولەمامان نەبینیەوە دژ بە حوسی و بە شیعە پێتوانێ ئەمە سەنگەرگەریەکی قوڵە بەرەو شتی خەتەرتر بچێت طبعا سلفيتي بڵێن مصري ئەوەی کە ئێستا تەحالوفە لەگەڵ سیسی دیارە مثلا بڵێن غەڵەتێکی تاریخی ئەکەن ئێستا کە ممارسەیەکەن کە بەو شێوە زەقا بڵێن لەگەڵ حاكمك خويا عزانا ظالمه واصلا التزامي نيه بالشريعه ظالم كمسلمان بيت يعني كخويني مسلمان حلالك مثلا بو شويه بس استا اماني هيشتوه مثلا او سلفيه كرنجه حتى ولن يعني لا روي فكري متاكد من استا وكلن شتي جواز يعني هي بس ايش انا قشتو تم مقتل يعني خوشان ازانا اما مثلا ديجي مبادئ اخويا انا ديجي بس بردوام اللواء كأنه يعني وكلن كوتونة الرجاء جرانو ينبوني پەیوەندی نێوان ویستی زلهێزە ناوچەیەکان بەتایبەتی مسر و سعودیە لەلایەک و سەلەفیەتی وەهابی و ئیخوان مسلمین لە چیدایە؟ ئایا ئەم دوو وڵاتە تا چەند توانی بیانە وەک بەشێک لە پشتێنەی فکری و ئایدۆلۆژی بەکاریان بێن و لە کاتی پێویستدا بۆ شەرعیەتدان بەدەسەڵات و مەرامی سیاسی خۆیان بیان جوڵێنن؟ ئیخوان دەسەرتاوە کە دامەزرێ لەگەڵ سەلەفیەتی سعودیایە و لەگەڵ ئال سعود خۆشیانە دۆستایەتیی خۆشیان هەیە تەنانەت حەسەن بەنا بە ناوی حەجە و چەند جار ئەچێت لەگەڵ مەلیکا کۆ بێتەوە داوای لەکە لەوێ ئیش بکە یاخود فەرعێکی ئیخوان بکاتەوە و خۆشیان بە سەلەفی زانیوە ئەمە حەقیقەتە وایە؟ بەڵێ تەمان پەیوەندی ئیخوان و سعودیە یا بە ئایدۆلۆجیانە لێکی بینەوە پەیوەندی ئیخوان و سەلەفیەت ڕیشەی مێژوویی هەیە ئەو ڕیشە مێژوویە کاردانەوە هەیە تا ئێسش لەسەر ئەو هەردوو ڕەوتەکە بەگشتی بە تایبەت سەبارەت بۆ پرسیارێک کە جەنابەت باسیەکەی پەیوەندی ئیخوان و سعودیە وەکو دەوڵەت و هەروەها سەلەفیەتیش وەکو تەوژم ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20 کاتێ دەوڵەتی عوسمانی ڕووخا و دەوڵەتە عەرەبیەکان دروست بوون سەرەتا دەوڵەتی سعودیە بە سیفەتی دەوڵەتێکی تازە دروست بوو مسردانی بە کیانی ئەو دەوڵەتە تازەدا نائنا لە ڕەدی ئەوە ئەویش یعنی گرنگێکی زۆری بە ئیخوان ئەدا تەنانەت نەکەر ئەوەی کە حەسەن بەنا داوای کردوێت فەرعی یا لەقی ئیخوان لە سعودیا بکرێتەوە بەڵکو مەلیک عەبدولعەزیز
کە بە دامەزرێنەری سێهەمی مەملەکەی عەرەبی سعودی دانرێ داوای کرد لە حەسەن بەنا مەراسمی حەج ئیستیقلال بکە بۆ کۆبوونەوەکانی لەگەڵ وفودی وڵاتانە و کاتێک کە ساڵی 1940 حکوومەتی میسر جەماعەی ئیخوانی حەل کرد بە هەمان شێوە دەوڵەتی سعودیە داوای کرد لە حەسەن بەنا کە میسر بەجێبێڵێت و بێتە سعودیە ئەم هەڵکشان و داکشانە پەیوەندی بە علاقاتی دیبلۆماسی نێوان دوو وڵاتەکەەوە بووە نەک شتێک مەسەلەی دینی لە دواییشە کاتێک کە عەبدولناسر و ئیخوان بە هەردووچەند ئینقلابەکەن دژی مەلیک دیسانە بینین دوای ئەوە عەبدولناسر دژی ئیخوان ئەجوڵێتەوە ئەوە بێ ئیخوان ئەکاتە سجنەوە حەلی ئەکا و إلى آخره دیسان سعودیە زۆر بەگەرمی و زۆر بە توندی پشتگیری ئیخوانەکە تەنانەت علی عەبدوڕەحیم لە کتێبەکە تاریخ السری للإخوان المسلمين باسی ئەوەکە کە تەنزیمی سری ساڵی 67 کە سەید قوتب دای ئەمەزرێنێ لە سعودیەوە چەکیان بهێت و وەریشی ئەگرن و بە تەماشن بەکاری بێنن بەڵام ینی تا ئەو کاتەش ئەم دۆستایەتێ بم گەرمیە بووە ینی لە ڕووی سیاسیەوە بۆ ئەسڵی نزاعەکە بەم شێوەدا بەشە بێت سعودیە وەکو دەوڵەت وەکو ناوەندێکی ئاینی میسریش وەکو ناوەندێکی ئاینی ئەو لە ڕووی حەزاری و سەقافیەوە ئەم لە ڕووی تاریخ و مێژووەوە ئەم دوانە بەردەوام کێشمەکێش و ململانەیان بۆ لەسەر کامیان ڕابەرایەتی عالەمی ئیسلامی و تەمسیلی عالەمی ئیسلامی بکە لە دنیا ئەمە لە ڕابردووە لە ڕابردووە تا ئێسش ئەو سرعە هەر بەردەوامە هەر کاتێکە وەکو بڵێ بتوان پشتیوانی یەکتر بکەن کێشمەکێشەکە کەمترە بێتەوە بە هەمان شێوە هەردوو تەوەژمی ئیخوان و سەلەفیەتیش ئەوانش هەم دیسان هەمان وەکو بڵێ گرفتاری و مشکلیانە کە کامیان ڕابەرایەتی عالەمی سونی بکات باشە ئەمە بووەتە باعث کە کەی سعودیە پشتیوانی ئیخوان بکات وەکەی پشتی بەڵام هەر کاتێ پەیوەندی دوو وڵاتەکە گونجاو بوو بێت وەکو بڵێ ساردی کەوتووەتە نێوان سعودیە وەکو دەوڵەت و ئیخوان وەکو تەوەژ باشە مامەسەل لە ئێستادا ئیخوان تقریبان ئەگەر نەڵێن گەورەترین دوژمنی هەم سەلەفیە وەک اتجاه وەک ڕەوت هەم دەوڵەتی سعودیە وەک دەوڵەت تەنانەت دیقەتین لەم شەڕەی لەگەڵ حوسیەکانە ئیخوان بە هیچ شێوەیەک پشتی سعودیە ناگرێ یەک بەیاننامەمان لێ نەدیون ئەمە دەلالت دەکات کە خلافێکی زۆر قوڵ لە بینیانایە بێگومان خلافێکی قوڵ هەیە وەکووتم نزاعەکە ئەسلی هەمووکو دەوڵەت و هەمووکو تەوەژم بۆ ئەوە گەڕێتەوە کامیان ڕابەرایەتی عالەمی ئیسلامی بکە بە مختصری ئیتر دەری ببڕنی شەڕە لەسەر دەسەڵات بەس نەک بە معنا وەکو بڵێ کلاسیکەکەی بە معنای هەیمانەکە دەسەڵاتی معرفی و معنەوی کامیان نوێنەری ڕاستەقینەی عالەمی ئیسلامی بێ چ لە ئەوروپا چ لە جیهانە بەگشتی ئیخوان بنەمای وەکو بڵێ نوێنەرایەتی کردنی تێدایە سعودیەش بەو پێەیە وەکو بڵێ حەزەر لە ئیخوانەکات بەڵام سعودیە پێگەی مێژووی پێگەی جوگرافیایی ئەمانە یارمەتی دەربوون و هەروەها لە ڕووی ئابوووریەوە دەوڵەمەندبوونی لە ڕووی ئابوووریەوە ئەمە ڕێگرە لە بەردەمی ئیخوانە کە وەکو بڵێ سعودیە سەلەفیەت وەک پشتێنەیەکی ئەمنی بۆ خۆی بەکارهێنێ وەکو جیۆپۆلۆتیکێکی گەورە لە وڵاتانە کاتی بێ ئەیان جوڵێنێ مەسەرەن لە میسر دژی ئیخوان ویستی بەکاری هێنان لە لیبیا دژی ئیخوان ویستی بەکاری مێژووی دابەشکردنی دەسەڵات لە بینی تەیاری سەلەفی و دەوڵەتی سعودیا وەکو بڵێ لە سەرەتای قەدیم و لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی سعودیەوە ئەوان ڕێککەوتون کە دەسەڵات بۆ فئەیەک بێت و هەروەها دەسەڵاتی دینیش بۆ فئەیەک بێت هەردووکیان بەرژەوەندی یەکتر بپارێزن ئەمەوە ئەکات کە لە هەندێک خاڵە لە سیاسەتی خارجیشە هەمان شێوە ئەوە پەیڕەوەکەن کە لە چه ئاراستەیەکە جوڵە بکەن هەر کاتێ بەرژەوەندی دەسەڵاتە حکومیەکە لەوا بێت کە ئەو ئاراستەیەتی فئەیەک بکەم ئێمە قسە لەسەر سەلەفیەکەین ئێستا ئیخوانیش چۆتە ناو گەمەیەکی ترەوە ئێستا ئیخوان ئەگەر ڕاست بێ بڵین ئایا ئەم قەتەر و تورکیا بەکارهێنێ بۆ خۆی یا قەتەر و تورکیا ئیخوانیان کردوتە دادەستێک بۆ هەیمەنەت لە ناو عالەمی عەرەبی و ئیسلامی شا بەگشتی دووشت تێکەڵ نەکەن گەکتۆران ینی ئیخوان چی ئیخوانش و چی سەلەفیەتیش ینی دوو وەکو بڵێ دوو گروپی سیاسی یا چەکدار یا بچووک نین وەکو دەوڵەتێ بەکاری بێنێ ئایدۆلۆژیای ئیخوان ئایدۆلۆژی بەڵام جەماعەش سەلەفیەش بە هەمان شێوە ئایدۆلۆژیای
إخوان جماعته ڕاستە جەماعەتە بەڵام ینی جەماعەتەکە ئەوەنە بچوک نییە کە دەوڵەتێک بەکاری بێنێت وەکو میلیشیایەکی چەکداری دژی دەوڵەتێکی تر بەڵام پشتیوانی ئایدۆلۆژی بێگومان هەیە وەکو بڵێ تۆ ئەگە باگراوەندی سعودی قەتەر و تورکیا بخوێنیتەوە من خۆم لەم بینە متابعی زۆری بەیاننامەکانی ئیتیحادی عولەمام کردووە کە سەر بە ئیخوانە یەک بەیاننامەم نەبینیوە بۆ نمونە کاتێک تورکیا جەماعەتی فتحوڵڵا گوڵان دیەک ئەترازێنی هەڵیەوەشێنێ یەک کەلیمە بەرامبەری ناڵێن ئیتر کە ناومانە ئایدۆلۆژیانی لە ئاراستەی سیاسی ئیش بەرامبەر قەتەر کەلیمە ئەڵە قەتەر سەردەمی عومەری کوری خەتابە ئایدۆلۆژیا بە مانای پشتێنەی سیاسی بۆ نمونە تورکیا دەردەستەکەی ئەمانە واجهەی سیاسین ئەوان ئایدۆلۆژی پشتی ئەو دەسەڵاتن بێگومان ئەگە دەسەڵاتێک کە واجهەی خۆی بێت هیچ کات دژی ئەو بەیاننامە دەرناکەن. سەر هەڵدانی تەوژم و مەزهبەکان لە جیهانی ئیسلامدا لە ڕاستیدا هێندەی پەیوەست بۆ بەویست و بەرژەوەندی سیاسی حاکمەکان هێندە گزارشتی نەکردووە لە ڕوانگەی جیاواز بۆ ئاین هەر بۆیە بەردەوام لە پشێوی فکریدا بووە.